يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران وخواناساني بريس لو تاري رابردودا لخزمات آيتي هجدي سورة الرعد دابوين كخواي پروردگار فرمي للذين استجابوا لربهم الحسنى. أما ياسايكي نقوري پروردگارا خواي قولا خواي پروردگار دروسكري إيما بۆ دوو شت بانگی مرۆڤەکان و بەندەکانی دەکات. یەکەمیان خوا دەفەرمێ ئیمانم پێبێنن، ئەی ئینسان بیر بکەوە هەر شتێک کە لەبەر دەستتدایە قەت عەقڵت قبوڵی ناکە هەر لە خۆیەوە دروست بوو بێ. بیرێک لە نەفسی خۆت و لە جەستەی خۆت بکەوە، بیرێک لە ئەرز و ئاسمان بکەوە، سەر هەڵبڕە و بەرەو ئەستێرەکان بڕوانە تۆ بڵێ ئەمانە هەمویان لە خۆیانەوە ئاوە بەڕێکەوت چوبنە پاڵێک و بەم شێوە جوانە دروست بوو بن. هیچ عەقڵێکی سەلیم و فیترەتێکی پاک ئەوە قبوڵ ناکە، لەبەر ئەوە بەدووی خالقا دەگەڕێ، خالقی ڕاستەقینەش ئەڵڵایە. ئەبێ ئیمانت پێی هەبێ و پاشان دەبێ ئەو خوایە تاکو تەنها و بێ شەریک بێ، نابێت دوو خوا هەبێ. خوای ئەم وڵاتە لەو وڵاتە جیاواز بێ، ئەینا گردوون بە یەکەدا. هەروەها پاشی ئەوەی کە ئیمانت بەخوا هەبوو بە تاکو تەنها ناسیت، ئەمجا گوێڕایەڵی فەرمانەکانی بکەیت. گوێڕایەڵی فەرمانەکانی لە عیبادەتەکاندا لە معاملەی ڕۆژانە لەگەڵ خەڵکدا خوا هەمووی دەستور و مەنهەجی ئیسلامی بۆ داناوین. پاشە ڕۆژی ئەو کەسانی کە وەڵامی بانگەوازی خوا دەدەنەوە، خوا ئەمری پێکردن و وتیان خوایە گیان لەبەیکە، گوێڕایەڵی فەرمانەکانتین الحوسنا، یعنی المەثوبەت الحوسنا، دوا ڕۆژیان خێرە، دنیایان پڕ بەرەکەتە، قیامەتیان ئاوەدانە. وتاری جومعەی ڕابردوو لەگەڵ جەنابتاندا لە ماڵی حەزەتی ئیبراهیم پێغەمبەر بووین سەلامی خوای لەسەر بێ، کاتێ لەگەڵ ئیسماعیل جگەرگۆشەیدا ئەسلەما وتەلەهو لیلجەبین تەسلیمی فەرمانی پەروەردگار بوون. خوا فەرمووی ئیبراهیم ئیسماعیل سەر ببڕە، نەیفەرموو خوایە بۆ، فەرمووی خوایە ئەمری تۆ هەمووی پڕ حیکمەتە و گوێڕایەڵم. خوا فەرمووی سەربڕینی مرۆڤ ناوێ وفەدەیناه بذیبح عەظیم، بەرانێکی گەورەی کردە فیدای ئیسماعیل و لەو ئیمتیحانە گەورە ڕزگاریان بوو. و سنەتی قوربانی هەتا قیامەت لەم دەستورەوە پەیدا بوو. هەر لە ماڵی حەزەتی ئیبراهیم پێغەمبەر داین سەلامی خوای لەسەر بێ. ئیبراهیم پێغەمبەر لەگەڵ خێزانەکەیدا لەگەڵ مناڵە چاو گەشە کۆرپە تازە لە دایک بووەکەدا ژیانێکی زۆر خۆشیان هەیە. لە وڵاتی شام دەژی. وڵاتی شام ئەو کاتەش و ئێستاش پێش ئەوەی ئەم حەرب و هەرایی بکەوێتە ناو کاول بێ، وڵاتی شام وڵاتێک ئاوێکی سازگار، ئاوێکی زۆر بێعیلەت، وڵاتێکی پڕ باخ و باخات، هەوایەکی خۆش و فێنک، ئاوەدان بە خەڵک. ئەمانە هەموو صیفاتی ئەو شوێنن کە ئینسان تیا ئیسراحەتە. ئیبراهیم لە ئاوێ دەژیا. ڕۆژێ خوای پەروەردگار ئەمری پێدەکا، ئەی ئیبراهیم، هاجەرە خاتوونی خێزانت و ئیسماعیلی تازە لەدایک بووی کۆرپەی تاقانە هەڵگرە لەناو ئەم باخ و باخات و ئاوە سازگار و هەوا فێنکە و خەڵکە باشەدا، بیان بە بۆ کوێ؟ بیان بە بۆ مەککە. مەککەیەک نە ئاوی لێیە، نە ئاوەدانی لێیە، نە خەڵکێکی لێیە، نە ماڵێکی لێیە، هەوایەکی گەرم، بیابانێکی چۆڵی بێدرەخت، بیوادین غەیرە ذی زەرعین. قورئان دەفەرمێ هیچ درەختێکی لێ نەبوو، کانیەکی لێ نەبوو، تاقە خێمە و ماڵێکیشی لێ نەبوو. ئیبراهیم ئەمە فەرمانی خوایە پێی دەکرێت، تاقی دەکرێتەوە. نافەرمێ خوایە هیچ حیکمەتێک لەوەدا نابینم، باشە بۆ لەم شوێنە خۆشەوە بڕۆم بۆ ئەم شوێنە چۆڵەوانی بێ ئاوە، مناڵەکەشم و خێزانەکەشم بە تەنهاش بەجێ بێڵم، خۆشم لایەن نەبم. دەفەرمێ یا ئەڵڵا ملکەتی ئەمرەکەتم. پرس بە خێزانی دەکا و ئافرەتی گوێڕایەڵیش دەڵێ خوا چی ئەمری پێکردووی با بڕۆین، کە دەیانگەیەنێتە مەککە دوای ئەوەی لەوە چێ مانگێک بە ڕێگاوە بوو بن، لەوێ کوندەیەک ئاویان پێیە، خۆراکی هەفتەیەکیان پێیە، خەجیان دێڵێ. ئیبراهیم دڵی دەکوڵێ بۆ خێزان و تاقە یەک منداڵی هەیە لە دنیادا، ئیسماعیلی چاوگەش و جوان،
بەڵام چونکە فەرمانی خوایە، خوا فەرمووی بەجێشیان بێڵە ئەبێ خۆت بگەڕێیتەوە بۆ لای خێزانی یەکەمت کە سارا خاتوونە بۆ شام کە پشتی تێکرد هاجرە خاتوون فەرمووی ئەوە بەجێمان دێڵی وتی بەڵێ فەرمووی الله ئەمەڕەکە بهذا خوا ئەمری پێکردووی بەتەنیا من و ئەم مناوە ساوایە لەم چۆڵ و هۆڵ و بیابان و بێ ئاوە بەجێ بێڵی وتی بەڵێ فەرمووی ئیذەن لا یضەیعنا دەی بڕۆ خوا لەگەڵ بێ دڵنیام خوا زایەمان ناکا و بەخیلاکماندا نابا لە پشتی هەموو پیاوێکی سەرکەوتووە ژنێکی گوێڕایەڵ و مطیع هەیە بەڵام ژن کۆیلەی پیاو نییە ئەوە تاوەتی ئایا خوا ئەمری پێکردووی ئەگەر وەکو پیاوێک لێرە من بەجێ بێڵی و گورگان خواردم کەی قبوڵی ناکەم ئەو ستەمەم لێ مەکە بەڵام ئەگەر ئەمری خوایە من و تۆ هەردووکمان وەکو یەک گوێڕایەڵی ئەمری خوای پەروەردگارین تەسلیم بوو ئیبراهیم بەجێ هێشتن نافەرمێ خوا دەبێ حیکمەت لەمەدا چ بێ لێی گەڕێ ئەمری خوا هەمووی بەجێیە وەڵامی پەروەردگارت بدەرەوە پاداشتەکەی ئەلحوسنا دڵنیا بە چاکە دێتە ڕێگات بەڵێ ئیبراهیم بەجێ هێشتن نزیکی 4-5 ڕۆژێک وەزعیان باش بوو ئاوەکە تەواو بوو ئینسان ڕەنبێ بتوانێت چەند ڕۆژێ بە برسێتی سەبر بگرێ بەڵام لە دوای چەند سعاتی تێپەڕبوون لە تینوێتیدا هاجرە خاتوون سەرەڕای تینوێتی خۆی وەکو ئافرەتێکی شیردەر کە سەیری ئیسماعیلی کۆرپەی دەگرت کزە لە جەرگیەوە دەهات مناڵک دەگری و لێوەکانی وشک بۆ و زمانی دەرکردووە لە تینواندا کوندەی ئاوەکە سەراوژێر دەکا قەترەیەکی شتیان نەماوە بۆیە ئالێرەدا دەرسی تەوەکولی فێرکردین تەوەکل و پشت بەخوا بەستن ئەوە نییە دانیشی چۆک دادەی بەرامبەر بە کارەساتەکان چی لە تواناتدایە بیگرە بەر وتی باش وایە بچمە سەر بەرزایی سەفا بزانم داخۆ ئاوەدانیەک دیار نییە کەسێک ڕێبوارێک هانای بۆ بەرم داوای ئاوی لێ بکەم بەڵام کەسی نەبینی هاتەوە ماوەیەک ڕۆیشت و بە گورگەلۆقە دەستی پێکردەوە تا چۆ سەر مەڕوا لەوێشەوە هیچی نەبینی 7 جار ئەم بەراوبەری کرد کە ئێستا حاجیە بە ڕێزەکان و عومرەکاران لەوێدا سەعی سەفا و مەڕوا بە هەمان شێوەی هاجرە خاتوون دەکەن ئالەو کاتەدا کە هاتەوە جوبریلی ئەمین شاباڵی ڕەحمەتی خۆی لە بژن قاچی ئیسماعیلا لێدا بوو کانیەک ئاو هەڵقڵا بوو کانیەک ئاوی سازگار تۆ ئەسبابەکان بگرە بەر پشت بە خوا ببەستە ئەوە تەوەکولە لەسەر خوای پەروەردگار و خواش ڕەنجت بە زایە نادا ئەو ئاوەی بینی هاجرە لە خۆشیانە فەرمووی زەمزەم بە زمانی عیبری ئەو کاتە یعنی بوەستە ئاوەکە مەڕۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ڕەحمەتی خوا لە دایکە هاجرەمان ئەگەر نەیبووتە بوەستە ئاوەکە هەر جاری دەبوو دەڕۆی ئاوەکە لە شوێنی خۆی وەستا نەزیادی کردو نەکەم ئالەو کاتەدا کەسێک ڕەم بێ بڵێ بۆچی پاداشتی ئەم ژنە تێکۆشەرە ئەم ژنە گوێڕایەڵە بۆ خواکەی خۆی بۆ ئەڵڵا ئەبێ کانی ئاوێک بێ ئەی بۆ خوای گەورە کانێک کان زێڕی نەدایە لە بەردەمیا شاخێک لە زێڕ دروست ببێ ئەی بۆ خوای گەورە لە ئاسمانەوە سفرەیەکی وەکو سفرەکەی زمانی عیسا پێغەمبەری سوڕەتی مائیدەی بۆ نەنار ئەوە ببووە بە موعجزەیەکی گەورەتر لە وەڵامە دەڵێن کاری خوا هەمووی پڕ حیکمەتە ئەگەر لە جیاتی ئەو ئاوە خوا زێڕی بۆ بناردایە دواتر خێڵی جورهوم کە هاتن و بوون بە شەریکی ئاوەکە و پارەیاندایە کە ئاویان بداتێ لەوانەیە لەسەر زێڕەکە بیان کوشتایە ژنێک و مناڵێکی ساوە ئەو هەموو زێڕیان هەیە و بێکەسن بیان کوشتنایە جاری وایە ماڵ دەبێتە هۆی تیاچوونت ئەگە سفرەیەکی ئاسمانی بوویایە دوای ئەوە 2-3 هەزار ساڵ بجێڕدرایەوە ڕەن بێ خەڵکێک بیوتە بە چاوی خۆم شتی وام نەدیوە بڕوا ناکەم لەو ئاسمانەوە سفرەیەکی پڕ لە خواردن بێ و کەسێک لێ بخوا دەبوو بە دەنگ و باسی مێژوو بەڵام هەتا ئێستاش هەتا قیامەتیش ئەم ڕێز و حرمەتەی خوا بۆ ئەم ژن و منداڵە خوای پەروەردگار نیشانی ئێمەشی دەدا ئاوی زمزم ئەوەتانی حاجەکانمان دێنەوە و هەمومان لێی دەخۆینەوە ئاوێکە سوبحان الله لەسەر زەویدا وێنەی نییە کەم ناکە چەندین جار تا ئێستا بە ماتۆڕی زۆر گەورە لە سعودیە ویستویانە خاڵی بکەن خاوێنی بکەنەوە هیچ ماتۆڕێک ناتوانێت زۆتی بکات 100 ماتۆڕی تێ بکەی ئەوەندە زیاتر ئاوەکە دێتەوە شوێنی خۆی و ئەگەر دەستکاریشی نەکەی و کەسیش لێی نەخواتەوە مستێک لە شوێنی خۆی زیاد ناڕوە ئۆکو خۆی لەو کاتەوە کە خوا لەوێ هەڵی قوڵاندووە و هاجر فەرمووی بوەستە زەمزەم وەکو خۆی ماوەتەوە 100 تا 100 ئاوی خاوێن ئەوەیە مەگەر ئەو دەبەی تێی دەکرێ یان ئەو بەلوعەی پێیدا دێتە دەرەوە شتێکی گرت بێ پیسیەک ئەینا خودی ئاوەکە 100% پاکە تەنها ئاوێکە بیخۆیتەوە مغەزیە چەند شەو ڕۆژ ئینسان نان نەخوا بەس ئەو ئاوە بخواتەوانێ لە جیاتی خواردنیش دەکەوێت
هەتا قیامەت خەڵک بە چاوی خۆی بەرهەمی ئەم جۆڕایاڵی خوا دەبینێ و ئەو مەککە ئاوەدانەی ئێستا کە شەو و ڕۆژێک نییە لەم سەرزەویەوە خەڵک هاتوو چۆی نەکاو حەجی نەکاو عومرەی نەکاو تەوافی بەید نەکا لە ئاوی زمزم نەخواتەوە هەمووی بەرهەمی ئەو جۆڕایاڵیە بوو. بۆیە لەم دەرسەوە ئەوە تێدەگەین جاری وایە تۆ شتێک داوا لە خوا دەکەی، داوای پارە لە خوا دەکەی، داوای سامان لە خوا دەکەی، داوای پلە و پایە لە خوا دەکەی، خوا ئەوە ناداتێ شتێکی ترت دەداتێ. دڵنیا بە ئەمەیان بۆ تۆ باشە. ئەها ئاوەکە بوو هاجرە باش بوو، هەم لەو تینوێتە ڕزگاری کرد، هەم هەتا قیامەت ناوی بە نەمری مایەوە. جاری وایە تۆ دڵی خوای گیان پارەیەکی زۆرم بدەیە، ئەڵێ ڕستم سوارە، بەڵام خوای پەروەردگار حکمەتی وایە ئەگەر پارەی زۆرت بداتێ بەخوا هەر ماوەیەکە و لەوە چێ لە قومارێکە کوڕەکەت بیدۆڕێنێ، بەڵام ئەولادەکە ساڵح دەکا. پیاوێکی دەستکورتی بەڵام منداڵەکان ساڵحن، ژنێکی دەستکورتی و ماڵەکەت هەژارانەیە بەڵام پیاوەکەت پیاوێکی بە حورمەت و ئیماندار و بەڕێزە. ئەی چەند کەس هەیە ماڵەکەی پڕ لە دۆلار بەڵام ژیانی ناڕەحەتە، بەڵام ئەولادی ناساڵحە، بەڵام هاوسەری ناپاکە. لەبەر ئەوە جاری وایە تۆ شتێک لە خوا داوا دەکەی، خوا شتێکی ترت دەداتێت. دڵنیا بە ئەمەیان بۆ تۆ باشە، دڵنیا بە ئەمەیان بۆ تۆ باشە، بڵێ شکری تۆ دەکەم یا رب العالمین، خوا تۆ باشتر دەزانی لە من، ئەمە بۆ من باشە. تەسلیمی فەرمانی خوا بە. خوا لە قورئانەکەیە دەفەرمێت دەستگیرۆی هەژارێک بکە، ماڵەکە ماڵی خوایە و لەبەر دەستی تۆ دایناوە. وأنفقوا مما جعلكم مستخلفين فيه، ماڵەکەی خوایە و بە ئەمانە لەبەر دەستی تۆ دایناوە. خوا دەفەرمێت لێی ببەخشە، ڕەزیل مەبە، سەخی تەبیعەت بە، دڵنیا بە پێش قیامەت بەرهەمەکەی لە دنیا دەبینی. ئەگەر تۆ پیاوێکی سەرمایەداری شتێکت هەیە بڵێ خوایە تەسلیمی ئەمرەکەی تۆم و بەشێک لەم ماڵەی خۆم تەسلیم بە تۆ کرد، خوایە وەڵامی تۆم دایەوە بەخشن دەبووم، وەڵاهی دڵنیا بە پێش قیامەت لە دنیادا بەرهەمەکەی دەبینیەوە. دنیا زۆر بەسەرهاتی تێدایە، ڕەن بێ خۆت ئەو بەسەرهاتانە لە ژیانی خۆتا بینی بێت کە شتێکت لەبەر خوا بەدڵێکی پاک و ماڵێکی حەڵال بەخشیوە، خوا هەر لە دنیا چاکەکەی هێناوەتە ڕێگات. سەرنجیان بەسەراتە بدەن کە ملیاردێری سعودی پیاوێکە بە ملیار دۆلاری هەیە ئێستا، سلێمان بن عەبدولعەزیز ڕاجحی، یەکێکە لە دەوڵەمەندەکانی عالەم، لە ژیاننامەکەی خۆی بیرەوەریەکانیدا دەڵێ من کابرایەک بووم، من منداڵێک بووم لە ماڵێکی هەژارە پەروەردە بووم. ڕۆژێکیان بەڕێوەبەری قوتابخانە ئاگاداری کردین، ئەو کاتێک کە لە سەرەتایی بووم ئاگاداری کردین بەیانی هەر کەس ڕیاڵێکی سعودی بێنێ بۆ ئەوەی ناوی بنووسین و پاس بەکرێ بگرین و گەشتێک بکەین. چۆن ئێستا تەلەبە لە قوتابخانەکانەوە دەچن سەفەر و سەیران دەکەن، ئەو کەسەی کە بچێ ناوی خۆی دەنووسێ و پارەیەک دەدا بۆ کڕی سیارە خواردن. ئەڵێ هاتمەوانێ و منیش زۆرم پێخۆش و بەشداری ئەو گەشتە لەگەڵ مامۆستا و هاوڕەکانمدا بکەم. بەدایک و باوکم گوت خوا هەر چۆنێ بێ ڕیاڵێکم بدەنێ با بەیانی ناوی خۆم تۆمار بکەم. باوکم وتی ڕۆڵی گیان هەموو ژیرفانەکانم بگەڕێ، بەخوا نیو ڕیاڵیش لە ماڵمدا نییە. دایکم وتی ڕۆڵی گیان خۆ من هەر هیچم نییە لە دنیادا ئەوەی کە باوکم نەیهێنێتەوە، بەخوا باوکیشم نیەتی. زۆر گریام، زۆر پاڕامەوە، قاچم لە خۆڵەوەدا، نانم نەخوار، خۆم عاجز کرد، فشارم بۆ هێنان. باوکم وتی بەخوا کوڕم بژمری، بەخوا هیچ شک نابم. بڵێ مامۆستا من نایەم. بەیانی بەو هەموو حەسرەتەوە ڕوون کردەوە قوتابخانە. بەڵام ڕۆژی پێشتر ئێمە ئیمتیحانێکماندا بوو، مامۆستایەکی فەڵەستینی لە سعودیە دەرسی پێدەوتین. مامۆستایەکی زۆر بەڕێز و دیندار و خاوەن کەسایەتی بەرز و دڵساف بوو. کاتێک کە نمرەکانی داینەوە من پلەی یەکەمم لەو دەرسەدا هێنا بوو، لەو ئیمتیحانەدا دەرەجەی تەواو و نمرەی تەواوم هێنا بوو. مامۆستا لە کاتی پێدانەوەی وەرەقەکەدا ڕیاڵێکیشی بەخشیش دامێ، وتی ئەوەش ئەنجامی تێکۆشان و جوان نووسینەوە و دەستخەتی جوان و وەڵامە نایابەکانت. چەپڵەیەکشی بۆ لێدام، قوتابیەکانڵە چەپڵەیەکشیان بۆ لێدام. ئیتر ئەو دەرسە نەمزانی چۆن تەواو بوو لە خۆشییانە کە من بوومە خاوەنی ڕیاڵێک. ڕام کرد بۆ لای بەڕێوەبەر و مامۆستا تخوا ناوی منیش بنووسە لە گەشتەکەی بەیانیدا بەشداری بکەم. ئیتر گریانم بوو بە پێکەنین، ناڕەحەتیەک کە لە دوێنەوە ئازارم پێدەچێش بوو بە خۆشی. قوتابخانەش تێدەپەڕێ، ساڵەکان و زەمەنەکان هەر خۆیان لە خۆیانەوە بە ئاسانی دەڕۆن. قوتابخانەم تەواو کرد، دەستم کرد بە کار و کەسابەت لەگەڵ پیشەکەمدا. خوا ڕزق و ڕۆزی باراند، بە هەموو شێوەیەک پارە بەسەرما دەباری. هەر پرۆژەیەکم دەکردەوە لە قاتی خۆی 2 قات و 3 قات خێری دەکرد. بووم بە پیاوێکی ملیاردەری جیهانی. ڕۆژێک بیری ئەوەم هەر مابوو کە من چ مناڵە هەژارێک بووم مامۆستایەک دڵخۆشی کردم.
وتم تۆ بڵێ ئەو مامۆستایە بەزەیی بەرج لە شڕەکانم و فرمێسکی چاوەکانما کە لە دوێنەوە گریام و چاوم سوورە هاتبێتەوە یان ئەوەی لە بەخششی نمرە بەرزەکەما دامێ وتم بە هەر حاڵ پێویستە ئەو مامۆستایە بدۆزمەوانێ و پاداشتی ئەو چاکەی بدەمەوە. ئەمە چەند ساڵی زۆری بەسەرا تێپەڕیوە. ئەڵێ بیرم کردەوە چوومەوە ئەو قوتابخانەی کە لێم تەلەبە بووم. پرسییم ساڵانێک لەمەوبەر 30 ساڵ لەمەوبەر من تەلەبەی ئەم شوێنە بووم. مامۆستایەک بە فڵان ناونیشان و عینوان خەڵکی فەلەستین بوو لێرە دەرسی دەوتەوە. وتیان کاکە ئێستاوە پیر بۆ خانەنشین بووە چۆن بیدۆزمەوە فڵان کەس دەیناسێت چۆن بیدۆزمەوە فڵان کەسی تر ئەو دەناسێ حتا عینوانیم دۆزیەوە. کەسەی دەکەم مامۆستا وەزعی زۆر خراپە کرێ چییە خانەنشین بووە نەخۆشە بە تەمایە سعودیە بەجێ بێڵەوە بگەڕێتەوە بۆ وڵاتەکەی خۆی هەرچەند وێرانیش بچێتەوە بۆ فەلەستین لەبەر نەداری. لەو کاتە لە دەرگامدا چوم دەستەکانی ماچ کرد وتم مامۆستای بەڕێز من قەرزاری تۆم لە پەستی خۆیدا تووڕە بوو وتی ڕۆڵە من هەمیشە قەرزاری خەڵک بووم قەت قەرزم لای خەڵک نەبووە دەوازم لێ بێنە. وتم دڵنیا بە مامۆستای بەڕێز من قەرزێکی تۆم لایە حەز دەکەم بدەمەوە. وتی چۆن؟ وتم لەبیرتە ساڵانێکی زۆر لەمەوبەر من قوتابی سەرەتایی بووم لە ماڵێکی هەژاردا بووم هەها ڕۆژەکەی نمرەکەت داینەوە و بە تەلەبەکانوتت چەپڵەیەکی بۆ لێدەن و ڕیاڵێکی شت دامێ. منیش پێی چوومە گەشت و سەیران لەگەڵ هاوڕەکانمدا لەگەڵ مامۆستاکان بەشداریم کرد. ماوەیەک ڕاما و ئاوەتی وەڵڵای ڕاست دەکەی تۆ فڵان کەسی وتم بەڵێ وتی هەر ئەو کاتە تەلەبەیەکی گوێڕایەڵ و مؤەدەب بووی ڕاستە ماڵەکەتان هەژار بوو بەڵام زیرەک بووی. وتم مامۆستا لەخوا بە زیاد بێستا خوا دەرگای لێ کردوینەوە فەرموو وەرە با سواری ئەم ئۆتۆمبیلە بە ئۆتۆمبیلێکی هەرە مۆدیل بەرزم لا بوو سەرکەوتین وتم ئەمە هی خۆمە ئەمە هی جەنابتە بردمە لای خانوویەکی زۆر ڕاقی و جوان کە تازە تەواو بوو پڕ لە کەلوپەلی ماڵ بوو. وتم مامۆستای بەڕێز ئەم کلیلانە بگرە ئەم خانوو پێشکەش بە جەنابت بێ ئەم سیارەش دادەبەزم و پێشکەش بە جەنابت بێ موچەیەکی مانگانەشت دەدەمێ وڵاتەکە بەجێمێ هێڵە و بۆ خۆت بەس خەریکی عیبادەت و تاعاتی خوا و تەماشاکردنی کتێب و عیلم و زانست بە. وتی ئاخر ئەمە زۆر زۆرە من کاتی خۆی ڕیاڵێکم دا بە تۆ. وتم دڵنیا بە مامۆستای گیان ئەو ڕیاڵەی تۆ هێشتا زۆر تامەکەی زیاترە زۆر نرخەکەی زیاترە لە دڵخۆشکردنی من لەو زەمەنەدا لەم هەموو سەرۆتێکە من پێشکەش بە تۆی دەکەم بەخوا ئەو کاتە من زیاتر دڵخۆش بووم لەوەی کە تۆ ئێستا بەمە دڵخۆشی. لە هەر کاتێکە وەڵامی پەروەردگارت دابێتەوە کارێکت کردبێ لەبەر خوا فرمێسکێکت کردبێ بە زەردەخەنا ماڵێکت ئاوەدان کرد بێتەوە خەمێکت ڕەواند بێتەوە دڵنیا بە خوا ناگەێنێتە قیامەت دڵنیا بە الحسنە هەر لەم دنیادا چاکەکە دێتەوە ڕێگات پاداشت دەداتەوە. خوا دەفەرمێ وەلا تەئکولوا ئەموالەکم بەینەکم بالباطل ماڵی یەکتر بە ناڕەوا مەخۆن غەژ مەکە لە معامەلەدا ئەمە ئەمری خوایە تۆ لە بازاڕی ئەم ئەمرەی خوات بۆ دێ هەموو ڕۆژە ئەم ئاەتە قورئانیە بێنە بەرچاوت وەلا تەئکولوا ئەموالەکم بەینەکم بالباطل ماڵی یەکتر بە ناحەق مەخۆن غەژ مەکە تەزویر مەکە فێڵ مەکە سوێندی بەدرۆ مەخۆ دەستبڕ مەبە گرانفرۆش مەبە ویژدانت هەبێ خوا ئەمەت پێ دەڵێ. ئەو کەسەی وڵامی دایەوە وتی خوایە گوێڕایەڵی ئەمرەکەی تۆم للذین استجابوا لربهم الحسنى وەڵی سەمعەت لە بازاڕە بە قووەت دەبێت پیاوێکی پیاوانە دەردەکەوی خەڵک متمانەت پێ دەکا بەقەدەر سەروەتەکەت متمانەکەت لە بازاڕە زیاتر کاریگەری هەیە ئەڵێن ئینسانێکی ڕازگۆیە ئینسانێکی ئەمینە ئینسانێکی پاکە و پاشان دڵنیا بە خوا دڵخۆشت دەکا بەرهەمەکەی بە چاوی خۆت دەبینی. یەکێ لە ساڵحان و خواناسان دەفەرمێ کاتێک کەوا دوکاندار بووم چەند شاگردێکم هەبوو پێم دەوتن ڕۆڵی گیان ئێمە لە دوو بابەت هەمانە قوماش فرۆشین هەندی پارچەی قوماشمان هەیە سەرە پارچەیەک دەمێنێتەوە یان کونێکی تێدا بووە ئاگاداری ئەمانە بن لەلایەکەوە دایانلێن ئەگەر مشتریەک هات لە شتێکی هەرزان گەڕا بڵێن کاکە ئەمە بۆیە هەرزانە ئەم عیبەی تێدایە ئەمەیان بۆیە گرانە ئەم چاکەی تێدایە ڕوون و ئاشکرا نیشانی مشتری دەن و ئەویش با خۆی اختیاری شتێکیان بکە. ڕۆژێکیان دەڵێ هاتمەوە بۆ دوکانەکەم تەماشا دەکەم پارچەیە قوماش دیار نەماوە و شاگردەکەم پارەکەی خستە دەستمەوە کە 3000 دیرهەمی ئەو زەمانە بووە وەکو بڵێ 30,000 دیناری ئێستا لەم پارە تەبعا. ئەو کاتە ئەڵێ وتم باشە ئەوە بۆ بەوەندە فرۆشتوتە خۆ ئێمە بڕیارماندا بوو ئەوە بە نیوە قیمەت بفرۆشین چونکە کونێکی تێدا بوو. وتی وەڵی قوربان ویستم وا بکەم بەڵام کابرای کلەی کڕیم خەڵکی ئێرە نەبوو کوڵاوی جوولەکەی لە سەرابوو جوولەکە بوو
منیش وتم ئەم جوولەکانە زۆر دەوڵەمەند و پارەیان زۆرە و هاودینیشمان نین خۆ غەش لە موسڵمانان ناکەم غەش لە یەهودیەک دەکەم لەبەرەوە پارەکەم لێوەرگرت و ئەویش هەر سەیری نەکرد و پێچایەوە بە چاکی زانی کابراوەتی بەڕاستی کارێکی خراپت کرد 3 دانە ڕۆژ ئەم پیاوە بەدوی ئەو جوولەکەیە گەڕا 3 دانە ڕۆژ لەم شوێنی میوانداری و خانی ئەو زەمەنەوە کوتێلی ئێستا لەم قافڵە بۆ ئەو قافڵە هەتا دۆزیەوە پێوت کاکە گیان ئەو قماشەی کەلاتە لە دوکانی ئێمەت کڕیوە وتی من تۆ ناناسم لای منداڵ کارێک کڕیم لای مێر منداڵێک وتی بەڵێ ئەوە شاگردی من بووە ئەوە کونێکی تێدایە بەڕێزم دەبوایە بە نیوە قیمەت بمان فرۆشتایە بە هەر حاڵ ئەو پارەی لە تۆ سێندراوە نیوەی زیادە ئەوە پارەکەم بۆ هێناویەوە یان قماشەکەمان بدەوە وەرە پارچەیەکی ساغ و سەلامەت بەرە بەو پارەیە خۆت وتی 3 ڕۆژە تۆ بە شوێن منە دەگەڕێ وتم ئەرە وەڵڵا وتی بەهۆی چیەوە وتم پێغەمبەری خوا دەفەرمێ من غەشە فەلەیسە منا جا هەندێک خەڵک ئەو حەدیسەوا دەخوێنەوە من غەشەنە ئەو ڕیوایەتە هەیە بەڵام ئەسڵەکەی ئەوەیە من غەشە فەلەیسە منا هەر کەسێک غەش لە هەر کەسێک بکە نافەرمێت لە ئێمەی موسڵمان غەش لە هەر کەسێک بکە و فێڵی لێ بکە با خۆی لەسەر ئێمەی ئیماندار حیساب نەکاو لە ئومەتی محەممەد نییە کەسێک لەو ئەوروپایە نابێ بڵێ کابرا مەسیحیە نابێ بڵێ کابرا یەزیدیە نابێ بڵێ کابرا مولحیدە غەش لە هەر شتێکا بکەی لەگەڵ هەر کەسێکە پێغەمبەری خوا دەفەرمێ خۆ لەسەر من حیساب مەکە لە قیامەت هەمەیە داوای شەفاعەتم لێ بکەی ئومەتەکەم ناشرین مەکە وتم واللهی بۆ ئەوەی لە ئومەتی محەممەدی مستەفادا نەبڕێم 3 دانە ڕۆژە من بەدووی تۆ داویاڵم ئەڵە کابراوەتی واللهی سەیرە پاشی خۆت هاتەوە ڕێگات دەبەخوا ئەو پارانەی من دابووم بە ئێوە تەزویرە پارەکە تەزویرە منیش بۆیە خێراویستم لە دوکانەکە دەرچم تا ئەو گەنجە هەست بە پارە تەزویرەکان نەکە و هەستیشی پێ نەکەت و خستێ پارەکانەوە والله مادام تۆ ئەوەندە پاکی بێنە 3000 ریاڵی 3000 دیرهەمی ئەسڵیت دەدەمێ و تەزویرەکانم بدەوە دەڵێ واللهی زۆرم پێ سیر بوو من ئەم پاکی خۆم هاتەوە ڕێگام هەر لە دنیادا پێش قیامەت کابرای جوولەکە وتی سەر ڕای ئەوەش با بە شتێکی دڵخۆشت کەم ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله دەمێکە دەگەڕێم بە دوای دینێکی حەقا و ئیسلامم پێ شتێکی جوان بوو بەڵام بە چەند شتێک موسڵمانانم تاقی کردەوە هەستم کرد ئەوانیش هەر وەک ئێمەی جوولەکە فێڵبازن بەڵام ئەمڕۆ لە تۆدا ڕاستی دینەکەتم بۆ دەرکەوت ئەوە موسڵمان بووم بە مەشیان دڵخۆش بە کاتێک کە پاکی وەڵامی خوا دەدەیەوە لە معاملەیەکا غەژ ناکەی والله پێش قیامەت دڵنیا بە حوسنا جێگاتە خوا دەفەرمێت تا گەنجی تا ئارەزوت هەیە ئەی گەنج و لاو بە کوڕ و کچەوە چاو و عەورەت لە حەرام بپارێزە دەستی خیانەتت بە دەستی ئافرەتێک نەکەوێ چەند سەربەرزن ئەو گەنجانەی کە دەچنە تەمەنی پیریەوە بە فەخرەوە دەیجێڕنەوە ئەڵێ لە ژیانمدا پەنجەی حەرامم بە پەنجەی ئافرەتێک نەکەوتووە ئەو گەنجانێکی ئێستا مزگەوت ئەلحەمدوللا هەمووی گەنجە هەر ئێستا بڕیار بدە بڵێ خوایە تۆ لە قورئانەکەتا بە پێغەمبەری خوادا پەیامت بۆ من ناردووە قل للمؤمنين يغضوا من أبصارهم ويحفظوا فروجهم ذلك أزكى لهم سورة نور آيات سي أي خوش يستم أي محمد بقنجان أمتك بڵێ ئەوانەی کەوا ئارزووی جنسیان بەهێزە هێشتا توانای جیماعیان هەیە پێیان بڵێت چاوتان پارێزن لە ئاستی نامەحرەمە و داوێنتان پارێزن و تووشی زینا و مقەدیماتی زینای مەکەن ئەوە بۆ ئێوە باشترە خوا دەفەرمێ ئەوە بۆ تۆ باشترە سەمعەیەکی پاک جەستەیەکی ساخ ڕێز و حرمەتێک لە دنیا و قیامەتە بۆ خۆت و بۆ بنەماڵە و نەوەکانت تۆمار دەکەی بەڵێ ئەگەر ئینسان بەگوێی ئەمەی کرد خوا هەمان ئەمریشی بە ئافرەتانی مسڵمانیش کردووە چاو و داوێنیان لە حرام و لە نامەحرەم پارێزن خوا دەفەرمێ بۆ خۆت قازانجە دایمە ئینسانێکی سەربەرزی وەڵڵی ئەو کەسەی کە ها پەیوەندێکی ناشەرعی لەگەڵ کچێکە هەبێ خوا نەکردە دوول لە ئێوەی مسلمان و خوشک و برایان دوول لە ڕووی ئێوە ئەگەر کارێکی ناشەرعی لە دەست قەوما بێ خۆی بەسەر شۆڕ دەزانێ ئەگەر کەسیش پێی نەزانی بێ دایمە وجدانی ئارزاری دەدا دایمە هەست بە ناڕەحەتی دەکا لەزەتی چەند چرکەیەک پەشیمانی چەندین سەعاتی بەدووادا دێ ئەو کەسەی کەوا هەوڵ دەدا هاوسەرگیری بکە بەڵام خیانەت بە شەرەف و ناموسی مسلمانان ناکە مافی خۆتە کچێک ببینی هەر هاوسەرگیری وا دەکرێت بەڵام پێی بڵێ با لە ڕێی داخوازی شەرعیەوە بێمە ماڵی باوکت
ماڵی باوکی تۆ دەرگای هەیە دێم دەستی ماچ دەکەم بە نامەحرەمی لە فەیسبووکەوە لە پشتەوە خیانەتت لێ ناکەم هەست بە مرتاحی دەکەی هەست بە پیاوەتی خۆت دەکەی هەست بە سەربەرزی دەکەی دڵنیا بە خوش لە پیریدا ئەندامەکانی لاشەدۆ ساغی دێڵێتەوە محیبی تەبەریەکە لەو علەمانەی لە ئیسلامدا زۆر بەناوبانگە عمری 96 ساڵ بووە ئەڵێ خەڵکێک دەهات بۆ خزمەتی دەرس بخوێنێ ئەم پیاوە بەڕێزە کە تەمەنی 96 ساڵ بۆ لە 96 ساڵی وەفاتی کردووە بەردەوام دەرسی قوتابی کوتۆتەوە چاوی تیش ددانەکانی ساغ پشتی ڕاست و قامەتێکی ڕێک و پێک حتا تەنانەت گەبازی داوە فەقیەکانی ناتوانێت لەگەڵ ئەوە باز بدەن لە ئاو پەڕنەوە خێزانەکەشی دوای خۆی مردووە بۆ ئەوەی بێنازی بێ هاوسەری هەڵنەگرێ کاتێک کە قوتابیەکانی دەڵێت تووشی قوتابی دەبوو دەیگوت مامۆستاتم دەست پێ بڵێم دەیگوت ناوت چێ گوت ناوم فڵان کەسە کوڕی چێی وەڵا کوڕی فڵان مامۆستام دەیگوت باوکت کاتی خۆی تەلەبەم بووە با پیریشت کاتی خۆی تەلەبەی من بووە سبحان الله با پیریشت کاتی خۆی هەر تەلەبەی من بووە ئەم پیاوە لیان پرسی مامۆستا بەم هەموو تەمەنەوە 96 ساڵ ئەڵەی گەنجی لە چاوە لە قودرەتە لە بەهێزیە لە دموچاوی گەشە هۆی چییە فەرمووی ڕۆڵە گیان من عاشە تەقیەن عاشە قەویەن هەر کەسێک بەخواناسی بژی بە بەهێزی دەمێنێتەوە من کاتی خۆی لە گەنجیدا وەڵامی خۆم داوەتەوە بەخوا دەستی خیانەتم بە ئافرەتێک نەکەوتووە چاوم بۆ ئافرەتی نامەحرەم هەڵ نەهێناوە ئیلا هاوسەری حەڵاڵی خۆم نەبێ چاوم بۆ ماڵی خەڵک هەڵ نەهێناوە بەم دەستانە لە کەسم نەدا و ئازاری کەسم نەدا و علمم پێ نووسیوەتەوە ئەوە لە پیریدا خوای گەورە سەربەرزی کردوم من عاشە تەقیەن عاشە قەویەن هەر کەسێ دەیەوێت بەهێز بێ هەر کەسێ دەیەوێت لە پیریدا پاک بمێنێتەوە با لە گەنجیدا وەڵامی خوای پەروەردگاری خۆی بداتەوە ئەمەشمان لە میلەتی کووردا هەیە لە میلەتی کوردی مسلمانی ئێمە شاوەکو محیبی تەبەری زانامان هەیە پیاوێکی وەکو شێخ عەبدوڵڵای خەرپانی شێخ عەبدوڵڵای خەرپانی کە لە 1159 هیجریدا لە خەرپانی نزیک هەڵەبجە لەدایک بووە لە 95 ساڵیدا وەفاتی کردووە 95 ساڵ ژیاوە واتە 184 ساڵ لەمەوبەر مردووە 184 ساڵ لەمەوبەر ئەم پیاوە لە خەرپانی هەڵەبجە بووە 75 ساڵی ڕێک بەبێ دابڕانی یەک تەنها ڕۆژ ئەم پیاوە تەدریسی علومی شەرعی کردووە سبحان الله 75 دانە ساڵ کاتێ تەلەبەت چۆتە خزمەتی وتوێتی مامۆستا هاتووم دەرسم پێ بڵێ وەکو ئەوی پێش و پرسیوێتی کوڕی چێ کوڕی فڵان کەسم وتوێتی ڕۆڵە جان هەمان ئەم دەرسەشم بە باوکت کتووە کاتی خۆی ئەو دەرسەم بە باپیریشت وتووە کاتێک کەوا مەلا ئەحمەدی نۆدشێ دەچێتە خزمەتی دەرسی متەوەل بخوێنێ مامۆستا عەبدوڕەحمانی نۆدشە دەچێتە خزمەتی دەرسی متەوەل کە ئاخر مادەکانی مەلایەتیە بخوێنێ دەرسەکەی پێ دەڵێ و ئیجازەی مەلایەتی ئەداتێ دواتر ئەم مەلا عەبدوڕەحمانە کە خەڵکی نۆدشەی لای مەریوان بووە دەچێت ژن دێنێ مناڵی دەبێ مناڵەکە گەورە دەبێ دەست دەکا بە خوێندن دەگاتەوە کتێبی متەوەل مەلا ئەحمەدی نۆدشە کوڕی مەلا عەبدوڕەحمانی نۆدشە ئەویش دەگاتەوە کتێبی متەوەل لە ئاخر مادەکانی علومی بەلاغە لە مەلایەتیدا دەچێتەوە خزمەت مامۆستا عەبدوڵڵای خەرپانی شێخ عەبدوڵڵای خەرپانی دەڵێ قوربان هاتووم ئەو دەرسەم پێ بڵێ ئەڵێ کوڕی چێ ئەڵێ کوڕی مەلا عەبدوڕەحمانی نۆدشەم دەڵێ وەڵڵی هەمان دەرسیشم بە بابەت لەم حوجرەیە وتوەتەوە سبحان الله 75 دانە ساڵ ئەم پیاوە سەری لەسەر کتێب بووە بەبێ عەینەک لەوە عەجیبتر چونکە بۆ خوا سوڵحا بۆ وڵامی خوای داوەتەوە ئەڵێ لە سەربانی دووقاتەوە لە خەرپانی فەقیەکانی هاتوون حاشەیەکی ورد کە لەسەر کتێب دەنووسێ نیشانیان داوە ئەمان لە زەویەوە ئەو لە سەربانی خانوە دووقاتەکەەوە خوێندوویەتەوە بەبێ عەینەک خوێندوویەتێوان و ماناکەی بۆ لێکداونەوە چاوی تیژ جەستەیەکی ساف قامەتێکی ڕێک و پێک خوای گەورە 5 کوڕی پێبەخشیوە هەر 5 عالم و مەلای گەورە بوون بەتایبەت مەلا مەحموودیان کە باوکی شێخ مستەفای مفتی هەڵەبجە بووە سبحان الله شێخ مستەفاش مامۆستا شێخ خالیدی مفتی بوو کە بەندەیەکێک لەو فەزڵانەی خوا کە بەسەرمەوەیە لە خزمەت مامۆستا شێخ خالیدی مفتیدا ماوەیەکی زۆر خوێن و ئیجازەی مەلایەتی وەرگرت مامۆستا شێخ خالیدی مفتی کوڕی مامۆستا شێخ مستەفای مفتی ئەویش کوڕی مەلا مەحموودی مفتی کوڕی شێخ عەبدوڵڵای خەرپانی بوو هەتا ئێستاش زۆربەی مەلاکانی کوردستان لە حوجرە مەدرسەی ئەوان دەرچوون ئەم پیاوە زۆر بە پاشی بە حەڵاڵی بە پوختی خۆی تەسلیمی ڕەب العالەمین کرد خوا بۆ نەوەکانیشی ئەو بەرهەمەی بەخشیوە هەتا ئێستاش مەدرسەی نەخشبەندی هەر بەردەوامە ساتە وەختیەکان مسلمانان کە ئازاریش دەدرێن دڵنیابن پەروەردگار لە یاریان ناکا خوا لە باسی ئەسحابی بەدرە کاتێک کەوا چەند شەو ڕۆژ بوون کافرەکان گەمارۆیان دابوون کە ئەم گەمارۆی کافرانە بۆ مسلمانان کە ئەمڕۆ دوای 1400 ساڵ بەسەر مسلمانانی بۆڕمادا بەداخەوە دووبارە دەبێتەوە مسلمانانی مستەضعەفی سەرزەوی
مافی مرۆڤ و حقوقی ئینسان ئەبێت لەکوێ بێ بەڵام ئەوە هەر دەرسەکانی دوێنەیە بەڵام خوای هەر ئەو کاتە هەر ڕەب العالەمین و ئەڵڵایە و بە هاواری مسلمانانەوە بە دڵنیاییەوە دێ سەحابی بەدر 313 کەس بوون ئەو هەموو لەشکرەی کوفر هاتبوو بۆ لەناو بردنیان چەند شەو ڕۆژ لەبەر مەترسی نەیانتوانی بخەون خوای گەورە دەفەرمێ ئیذ یوغەشیکم النوعاس ئەمەنەتە منه خوا بەس خەوە نوچکەیەکی بەسەرا باراندن سەحابەکان سوبحان الله ماوەی یەک دەقە خەو بردنیەوە ئەگوت چەند ڕۆژە خەوتون دەتگوت چەند ڕۆژە خەوتون وا حەسانەوە هەر کەسێک خۆی تەرخانکا بۆ خوا ئەگەر ئینسانێکی عادی بی ماندوو بی پێویستت بە 6-7 ساعت هەیە ئەمجا دەحەسێتەوە بەڵام ئەگە کەسێ بۆ خوا لێ ببڕێ واللهی ماوەیەکی کەمی دەوێ بۆ ئەوەی بحەسێتەوە خوا بە کەمێک نووسن دەتحەسێنێتەوە ئەگە بە خەوە نووچکەیەک بێ ئەگە بەوە نەوزێک بێ دكتور سيد دسوقي هي لكتابي تأملات في التفسير الحضاري للقرآن الكريم الله كاتب في ظلال القرآن سيد قطب من داخل دولة تفسيري أم آيات دا فرمي والله إخواي قولة همان شتي بصر من الشيناوة بيقوى نوز خواي إصلاح حديث شان روجي داومي الله كاتب صالي 1960 لبر باري خلافي تندرسي لسجنوا سيد قطبي رحمتيان برد بو خستخانة برقي دكتورين بوشي لغلط شان برادركي دكتورات شو مجورة وبولاي دكتور دسوقي دەڵێ لێم پرسی قوربان لە تەفسیرەکەتا باسی ئەوەت کرد و ئەوە چۆن بوو وتی کاتێک کە لە میسرا ژیرام لەلایەن جەلادەکانی ڕژێمی ئەو وەختەوە کە وەکو سیسیەکەی ئەمڕۆوا بوون ئەو جەلادانە هێنان ژوورێکیان بۆ دروست کرد بوو مەتر بە مەتر بوو نیوەیان دیوار کردبوو دەرگاکەی لەسەرەوە بوو دەبوو خۆت فڕێدایە چاوەکەوە پڕیان کردبوو لە ئاو بۆ ئەوەی ئەگە دانیشتم بخنکێم نەمەجالی دانیشتنم هەبوو نەمەجالی پاڵکەوتنم هەبوو نەمەجالی خەوتنم هەبوو یەک دانە هەفتە لەناو ئەو ئاوەدا بووم کاتە بردیانم بۆ دادگا دانویست بۆ ئەوەی قسە بزڕکێنم و ئیعترافی هەڵە بکەم سبحان الله کە لەبەر دەمی دادوەرە دانیشتم و نەوزێکمدا خەوە نووسکەیەک گرتمی سەیری کاتژمێرەکەم کرد تەنها یەک دەقەی پێچوو بوو والله بەس یەک دەقە خەوم لێکەوت ئەتگوت 20 ساعتە خەوتم وامێشتم ساف بۆ ئیعترافکردم بۆی تووشی قسەی هەڵە نەبم خوای گەورە ئەوەی بە سەحابەکانی پێغەمبەری بەخشی بوو بە یەک دەقە بە منیشی بەخشیەوە ئەوە ذاتی ئەڵڵایە ئەوەی لەگەڵ ئەو پەروەردگارەدا بێ خوای پەروەردگار عەزیزی دەکا و سەر بڵندی دەکا بەڵام ئەوەی وڵامی خوا نەداتەوە خوا لە قورئانە دەفەرمێ والذين لم يستجيبوا له لو أن لهم ما في الأرض جميعا ومثله معه لافتدوا به أولئك لهم سوء الحساب ومأواهم جهنم وبئس المهاد هر کەسێ وجود بۆ پەروەردگاردانە نەعوذ بالله وڵامی ئەڵڵا نەداتەوە حساب بۆ خوانەکە ئەوە بەڕاستی لە قیامەتا ڕۆژێک دێتە بەردەمی ئەگەر هەموو دنیا و ئەوەش لە ناوی داهی ئەو بێ دەڵێ خوایە هەموم لێ وەرگرە لە جیاتی خۆم هەمووش و ئەوەندەی تریشم هەبێ دەیبەخشم بەس لە عەزابی جەهەنەم ڕزگارم بێ خوا دەفەرمێ حسابێکی زۆر خراپی لەگەڵ دەکرێ هەروەها باش خراپترین شوێنیش لە ئامێزی دەگرێ چۆن مناڵ لە بێشکەدا قەتیز دەکرێ و مەجای جوڵانی نییە لە جەهەنەمە ئاوا ئاگر لە ئامێزی دەگرێ قڕ بەسەر ئەو کەسانی مسلمانان ئازار دەدەن ئەمڕۆ براو خوشکانمان لە بۆرما لەبەر چاوی ئومەمی متحیدە و دنیادا بە هەمان تەمسیلی ئێمە کە لە کاتی شیمیاباران و ئەنفالا بەسەر میلەتی کورددا دەهات هەموو دنیا سەیری دەکردین و کەس بەزەیی پێماندا نەدەهاتەوە کە بە شۆفڵ دڵ دەکرا بەسەر منداڵی ساوا و ژنی بێتاوانی ئێمەدا ئەو مسلمانانیش ئەمڕۆ لە بۆرمادا ئاوایان لێ دەکرێت ئێمە دەسەڵاتمان ئەوەندەیە دوعایەکی خێر بکەین دڵنیاشین پەروەردگار دەفەرمێ ومن لا يجيب داعي الله هر کەسێ دژایەتی ئەڵڵا بکە هەر کەسێ وڵامی پێغەمبەری خوا نەداتەوە فليس بمعجز في الأرض ناتوانێت لە دەسەڵاتی خوا دەرچێ بۆ کوێ دەڕوا خوای پەروەردگار حەلیمە بەڵام ئینتیقامیشی بە شیددەتە هەر یەکێک لە ئێمە پەروەردگاری خۆی باش بناسێ ئەو مێشکەی کەوا لەسەرماندایە ئەو دەماغە بەڕێزان زانەکانی دکتۆر لیان بپرسن ئەگەر بەقەدەر نووشی دەرزیەک خوێن لە یەک دەماری سەر و دەماخماندا بوەستێ لە بەعزێ شوێنە تووشی شەلەل دەبی بەقەدەر نووکی دەرزی خوێن لە دەماغتا بوەستێ لە هەندێک شوێنە شەلەل دەبی لە هەندێک شوێنە ئینسان شێت دەبێ فقدان الذاکرەی توش دەبێ هیچی لەبیر نامێنێ لە هەندێک شوێنە 100 جەڵدە لێدا و جەڵدەی مێشک و دەیکوژێ لە هەندێک شوێنە لایەکی لە شل دەکات دەکەوێت لە هەندێک شوێنە بوەستێ پەنا بەخوا ئینسان چاوەکانی لەدەست دەدا لە یەک تووپڕا ئینسان هەبوو چاوی نەبیناوە ئەو بەقەدەر نووکی دەرزیەک خوێن لەسەر تا بوەستێ تووشی ئەم حاڵەتانە دەبی بەقەدەر نووکی دەرزیەک تۆ لەژێر فەرمانی پەروەردگار هەرگیز ناتوانی دەرچی
ئەگە سەروەت و سامانت زۆر بێ خوا دەفەرمێ لەیسە لەه من دونه ئەولیا غەیری ئەڵڵاه هیچ هێزێک ناتوانێت پشتیوانی لێ بکە چەند سەرکردە و سەرۆک کۆمار هەبوون چەند ئینسانی ناوداری دنیا هەبوون ئێستا زەلیلن نە حیمایەکانیان نە چەکدارەکانیان نە پۆست و پلە و پایەکانیان ناتوانێت بە هاواریانەوە بێ ناتوانێت هیچیان بۆ بکە دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی زانای بەناوبانگی ئیسلام دەفەرمێ لە دیمەشقی سووریا سەردانی نەخۆشیەکم کرد سبحان الله دەیگوت مامۆستا جەنابی ئوستاز و دکتۆر دوو نەخۆشیم لەگەڵا دەبێ بۆ هەردووچیان دەرمان بخۆم ئەگەر بۆ ئەمایان دەرمان دەخۆم ئەم نەخۆشیانم چاک دەبێ بەڵام ئەم دەرمانە زەرەدە بۆ نەخۆشەکەی تریانم ئەگەر دەرمانی ئەویان دەخۆم ئەوانم چاک دەبێ بەڵام ئەم نەخۆشم لێ زیاتر دەکە ئازاری ئەمایانم زیاد دەکە ئامادەم هەموو سەروەتەکەم دەدەم بە دەرمان بەڵام کە دەرمانی ئەمایان پەیدا دەکەم بۆ ئەمەم باشە بۆ ئەویان زەرەدی هەیە کە دەرمانی ئەویان دەخۆم بۆ ئەویان باشە بۆم نەخۆشم زەرەدیان هەیە هەردوو نەخۆشیەکەشم لە یەک کاتاگە تۆ نازانم ڕوو لەکوێکەم پەروەردگار یاخوا ئینتیقام لە کەسێک نەستێنێ بۆیە ئەوانەی کە موسڵمانان دەکوژن بۆیە ئەوانەی هەر ئینسانێک دەکوژن نەک هەر موسڵمان هەموو مرۆڤەکان بەڕێزن لەسەر زەویدا پاشان حیساب لای خوایە کەس مافی نییە مرۆڤێک بچەوسێنێتەوە ئەمڕۆ ڕۆژی چەوسانەوەی مافی مرۆڤە ئەوە موسڵمانان لە بۆرمە ئەوان لێ دەکرێت ئەوە کوردەکانی ڕۆژهەڵاتی خۆمانن لە ئێراندا کۆڵبەری دەکەن کابرا ئامادەیە بە کۆڵبەری باری یەک هێستر لە پشتی دەنێ بۆ نانی منداڵەکانی ئەمجا پازدار دەیکوژێ ئەوە تورکیای لەولاوە کابرا دوسێ چوان مەڕوو بزنی بەیەکەوە ناوە شەو ڕۆژ تارە قەسفی دەکا و کەسیش ناڵێ بۆ کەسیش ناڵێ ئەی حقوقی ئینسان ئاخر تیرۆر هەر تیرۆرە لە هەر شوێنێکی دنیادا بێ سوکاتی بە مرۆڤ هەر سوکاتێ بە مرۆڤ چۆن دەبێت دنیا بێدەنگ بێ بەڵام ئێمە ڕەب العالەمینمان هەیە ڕوومان لەو خوایە کە دەفەرمێ ئولائیکە فی ضەلال مبین ئەوانە سەر لێ شێواون هەر کەسێ ئەڵڵا نەناسێ وەڵامی ئەڵڵا نەداتەوە بەخوا سەر لێ شێواوە ئەگە زۆریش خوێندەوار بێ ئەگە زۆر دەسەڵاتدار بێ ئەوە تا ئینسانێک ئەگە نەخۆش بێ بچێتە لای دکتۆرێک بڵێ جەنابی دکتۆر ئەو نەخۆشیەمە ئەویش بڵێ ئەم دەرمانەت بۆ دەنووسم ئێمە لەگەڵ نەخۆشەکەدا بین نەخۆشەکە دەستکا بە مناقەشە دکتۆر ئەم دەرمانە چۆن دروست کراوە بەچی دروست کراوە بۆ دەبێت سێژەمبی خۆم ئەی بۆ پێنجشەم نەیخۆم ئەی بۆ جارێک نەیخۆم ئەی بۆ ڕۆژێک نەیخۆم ئەی بۆ ڕۆژە تەرکی نەکەم ئەم دەرمانە مادەکانی چین دکتۆر لە کاکیجان ئەو ئیشی تۆ نییە ئەگەر ئەوانە دەیە فەرمو تۆش لە کۆلیجی پزیشکی وەکو من بخوێنە بچۆ سەیدەلانی بخوێنەوە با دەرمان بناسی ئەوانەی لەگەڵی لێی تووڕێنڵە با بە تۆ سەر لێ شێواوە تۆ چت داوەلەوە تۆ دەرمانەکە وەرگرە ئەم قورئانەی خوای پەروەردگاریش دەرمانەکانی دەردی ئێمەی تێدایە هەر کەسێ مناقەشەی کرد بۆ خوا وای فەرمووە بۆ دەبێ وابێ ئیسلام بۆ ئەوەی داناوە بۆ دەبێ 5 فەرز بێ و 4 فەرز نەبێ والله وەکو ئەو نەخۆشەوەیە کە مناقەشە لەگەڵ دکتۆرەکە دابکە کە هیچ علمێکی پێنێ لە چاو ئەودا بەڵام ئەگەر گوێڕایەڵی کرد نەخۆشیەکەی چارەسەر دەبێ دنیاش ئەمڕۆ پێویستی بە ئیسلامە هەمومان پێویستیمان بە ئیسلامە هەمومان ڕووبکەینە پەروەردگاری خۆمان خۆشەویستانم لە سەردەمێکی مادیدا دەژین هەر دەوترێ پارە و دینار دۆلار مەنسەب شەڕی حیزبەتی ئەو ئەولابە ئەو ئەولابە با ئێمە ئەهلی مزگەوت ئەهلی کوردی موسڵمان ڕووبکەینەوە پەروەردگاری خۆمان ئەوەی دینی وێرانەیە دنیای کردوتە مەیخانە پەنجەرەی دڵی گرتووە تا نەڕوانێ بە ئاسمانە بیری هەر لای موڵک و ماڵ و خەونانە پەتای غەفڵەتی گرتووە کە دەردی سەختی ئیمانە کێ دووچارە بەو دەردەوە مردووی شەوە خولیای خەوە ڕۆژیش گزی و فێڵ و دزی وەک گاکۆتر بە ناڵە ناڵ پەرواز دەکا و دەفڕێ بە باڵ خۆی نابوێرێ لە کۆسپ و چاڵ هەر ناپرسێ حەڵاڵ حەرام حەرام حەڵاڵ شیرین و تاڵ گەی و کاڵ غافڵ هەرچەند نەسرەوتووە هەرچەند بەسەر پلەی بەختا سەرکەوتووە بێدارە بەڵام خەوتووە خەوی دڵ نەک خەوی جەستە بۆیە حۆل و جێژ و پەستە هەمیشە وەک مارانگەستە بە دنیای وەک سەراب مەستە مەنازە بە ئازاییدا بە ئازایی نەخوڵقاوی ئەگەر زانا ئەگەر دارای ئەگەر تیغی تازە ساوی بە بەهرەکان تا مەنازە هەرچیت هەیە خوا پێداوی کە خاچی خاچی دامەن بە وەگەر نەتۆزی بەربادی کە ئاوی گەوهەر بە وەگەر نابڵقی سەر ئاوی بڕوانامە چەند باڵا بێ پۆستی باڵای لە پاڵا بێ ئەگەر جوانی جوانان بیت و ڕوود وەکو خونچەواڵا بێ هەرچیت هەیە بەخششی خوان هی خۆت نەبوون و پێدران سپاردەبوون لاداندران هاکە ئەم دیواودی و کران
لێت سەندران و لە پڕ بران لە خەوی غەفڵەت ڕاپەڕا توێشت دەوێ بۆ مەحکەمە هەر چەندت پێبێ هەرکەمە ئەگەر لەش ساغ و بێ ئازاری پژ نەکەیتە زاتی باری بکەوێ لاقرتێ و یاری گەر خوا نازبی پایەداری گەر خوا نازبی پایەداری خوانە نازبی خاکە ساری ئەی ناترسی دووچار ببی بە دەردێک گرفتار ببی ئەو قەی کسپەی ئازار ببی لە ژیانی خۆت بێزار ببی کەواتە وەک نەدی و بدی نەڵێ عەلا عیلمین عیندی ئەنا نەخۆشیە فیز و هەوای سەرخۆشیە بڕوانە بۆ یوسفی جوان بۆ تەخت و بەختی سولەیمان بە بەهرەدا نان نازی بۆیە خوا لێیان بوو ڕازی وتیان خوایە هەرچیمان هەست هی تۆیە و بەس ئێمەش پەروەردگارە ئەوەی هەمانە هی تۆیە خوایە لوتف و ڕەحمەتی خۆت لەگەڵماندا بەردەوام بێ یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی لە دینەکەی خۆت باشتر شارەزامان کەی لەسەر ئەم ئیسلامەتی ئیمانە خوایە پایدار و ڕاوەستاومان کەی تا ئەو کاتێ بە حوزوری تۆ دەگەین یا ڕەبی خوایە دنیامان ئاوەدان و خۆش بێ خوایە قیامەتمان ئاوەدان و بەهەشتی بەرین و چاو پێکەوتنی ڕوخساری نورین تۆ بێ یا ڕەب العالەمین یا ڕەبی خوا لەگەڵ ساڵحان و خواناساندا حەشرمان کەی لە دنیادا ڕەفیقی ساڵحان و خواناسان بین ئەوەی نەخۆشە یا شافی یا ئەڵڵاه لەم ڕۆژە مبارەکەدا خوایە شیفای بەخێری بۆ بنێری یا ڕەبی خوایە هەر کەس نەخۆشە خوایە شیفای بەخێری بۆ بنێری هەر کەس لەش بە ئازارە خوایە ڕەحمی پێ بکەی هەر کەس دڵ بە خەمە دڵخۆشی کەی ئەوەی نەدارە دەستگای ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە خوایە کوردستانمان بە وەزعێکی خراپدا دەڕوە خوایە دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە لەناو خۆماندا تەبامان کەی لە پیلانی دەرەکی بە دوورمان کەی هەر کەسێ دیفاع لەم کوردستانە دەکا لە برایانی پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و هێزەکانی ناوخۆ هەر کەسێک دڵسۆزە بەم خاک و خەڵکە یا ڕەبی خوا موفەقی کەی خوایە تۆش بیپارێزی ڕەحم بەدڵی دایک و باوکان بکەی ڕەحم بە مناڵی ساوە ئافرەتە ڕوسوورەکانمان بکەی شەڕ و شۆڵ لە وڵاتمان دوورکەوێتەوە کوردستانمان خوایە گیان لە وەزعێکی نائاساییدا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە ئاشنامان کەیەوە بە دین و منهەجەکەی خۆت یا ڕەب العالەمین عاقبەتی هەموو لایەکمان خێرکەی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون